یەکێک لەو هونەرمەندە ڕێچکەشکێن و دیارانەی یاخود بڵێم یەکێک لەو ژنە دیارانەی نێوبواری شانۆ و تیڤەکان کە لە ساڵی هەشتاکانە توانیوێتی بەبێ ترس و زۆر ئازانە و زۆر بە شێوەیەکی جوان ڕۆڵبگەڕێت. ئەویش هونەرمەندی کۆچکرد و سەمیرە عەبدۆکە دیارە لە شایستەی ژیانکردنی ئەو لە ئێستاە پەیکەرێک بۆ ئەم کەسایەتە جوانەی نێوبواری شانۆ و هەروەها درامای کوردی دروست ئەکرێت و لە شوێنێکی شایستە لە شاری هەولێری خۆشەویست پەردە لەسەر ئەم پەیکەرە لاعبرێت. لە مەراسیمێکدا سەندیکای هونەرمەندانی کوردستان لقی هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان پەردەی لەسەر پەیکەری هونەرمەند سەمیرە عەبدۆک لادا. هونەرمەند سەمیرە عەبدۆک لە ساڵانی ڕابردوو خزمەتێکی زۆری بواری شانۆ و درامای کوردی کردو و هونەرمەندانی ئامادەبووش باس لە بەرهەمەکانی هونەرمەندی کۆچ کرد و سەمیرە عەبدۆک دەکەن کە تاکە ژنی هونەرمەند بووە لە ساڵانی هەشتاکان ڕۆڵی دەگێڕا لە بەرهەمە هونەریەکاندا. دەورانەی کە ئەو کاتی ئەو ژنە نەبووایە احتیمالە مثل شانۆی کوردی لە هەولێرێ بەو شکلەی نەبوو. لۆ لە بەرەوەی ئافرەت کەم بوو، ئافرەت نەبوو. ئەوە کۆمەڵک ئافرەتی لە خۆی خڕ کردەوە لەگەڵ خۆی هینای سوهامخانی هینا، شیرنی خوا لێی خۆش بزایر عەبدوڵای هینا، تارای هینا، دلڤینی کچی کاک محسینی هینا، یعنی کۆمەرێک ئافرەتی خڕ کردەوە لە شانۆی کوردی لە بەرەوەی ئەوە بۆ سەبەبێک لە سەبەبەکانی کەوا شانۆی کوردی معتەل نەبیتن و ڕەوڕەوەکە بەردەوام بڕواتن و لەسەر ئافرەتیش معتەل نەبین. یعنی ئەو دەورە گەلێک مهم بوو لە هەموو دەورەکانی کە مهمتر بوون. دوای ئەو ژنە هەر وەکو یەدەگەچیش بوو، بەستە زمانێت چوو کە ژن کەم بوو. مەسەلەن لە کارێکی هونەری پێویست بە ئافرەتەشی بوو، وەک دووسێ مەشهەد وەک زەیف شەرەف بێتە خوارێ دەچوو ئەو بۆشایی پڕ دەکردەوە. یعنی هەرچەندی کە داخیگرانم دەبی دانیشەوە دووسێ ڕۆژ بەس لە دووسێ حەلقان بەست باسی ئیشەکانی بکەی و باشی ئەو تەسحیەی کەدای لە بۆ شان و تەسحیەیدا لە پێناوی منداڵەکان و یعنی زۆر ماندی بوو لە ژیانی خۆی ئەو ئافرەت تاکو گەیشتە ئەو ڕۆژێکەوە سەری بنێتەوە. هەزار ڕەحمەتی لێبێ یا ڕەبی.